لەم بەرنامەیە دەمانەوێت سەفەر بکەین لەگەڵ وشەکاندا و لاپەڕەکانی کتێبەکان هەڵبدەینەوە تاکو لە نێوان دێڕەکاندا مانای ڕاستەقینەی ژیان بدۆزینەوە. بخير بين سر شاوان باش بی تەندروستی و چۆنە؟ والله الحمد لله شكر بۆ خوا باش یاخوار باش بی ئەمانەیە وەکو بەڕێز کەسێکی بازموونی خۆت مامۆستای نووسەری بابەتێکمان لە چوارچێوەی کتێب خوێندنەوەیە وەکو بەڕێزت ئەزمموی لەگەڵ کتێبە هەیە و لەگەڵ خوێندنەوەیە هەیە خوێندنەوە چ چێژێک و چ تایبەتمەندیەکی هەیەکەوە لە خوێنەر ئەکات بەردەوام ئالوودەی خوێندنەوە و بابەتە جیاوازەکان بێت. جارە خوێندنەوەی کتێب خۆی لە خۆیدا دنیایەکی فراوانە چونکە ئەگەر کتێب بخوێنینەوە و ماتاکەی بزانین ماناکەی بزانین ئەو کاتە بۆمان دەردەکەوێت کە کتێب چەند گەورەیە. کتێب هەموو جۆرە کتێبێک نرخ و بەهایەکی تایبەتی خۆیە ئەگەر پەڕەیەکی بکەوێتە سەر عەرض وەریگریتەوە و بزانی پێی پیانەنەی باشترە تاوەکو پێی پیا بنێت چونکە کتێب زۆر گەورەیە وەکو خوای گەورە لە قورئانی پیرۆزیشان باسی خوێندەواری کردووە هەل یەستەوی الەذینە یعلمون والەذینە لا یعلمون یعنی خوێندەوارەکان خوێندەوار و نەخوێندەوارشون یەکن نەخێر ئەو کەسانێک کە خوێندەوارن چاویان کراوەیە چاویان ڕۆشنە بیریان تەزگنێ بیریان فراوانە بیریان بەرە و چرایەکی پاکی بێگە دەڕوات چونکە کتێب ئەگەر خاوەنەکەی بڕوادار بێت باشترە تاوەکو بێ بڕوا بێت چونکە بڕوادار لە واتای کتێب تێدەگات زیاتر و بڕواداریش ینی مەبەسمەوە نیە یان هەر بڕوای بەو پرۆگرامە بێ کە پێشکەش بە جەماوەرەکەی خۆی دەکات کتێب یانی لە سەرچاوەیەکی کوڵەوە هەڵقوابێت نەک لە سەرچاوەیەکی لێڵ و لێخنەوە. کتێب من خۆم نووسەرم دەربارەی مێژی مۆزیکی هەورامان نووسیمە لە پێش 5-6 ساڵەوە تا ئەمڕۆ زیندوم کردوێتەوە کەواتە کتێب هەنی ئەمڕۆ دوێنێ نیە کتێب لەوەتەی مرۆڤ بۆ کتێبیش هەبووە. ئەکرێ پێمان بڵێ لە ئێستادا حاڵی چاپخانەکان چۆنە؟ کتێب هەیە بۆ چاپکردن؟ بەپی ئەو ئەزمونێکی ئێمە هەمانە لە بوارەکە ڕاستەکەی ڕێژەکە بەرز و نزمەکە لە سەردەم و کاتێکا بەپی بارودۆخ و زروفی خوێنەر زۆرجار ناوەندەکان بڕیا لەسەر چاپکردنی کتێبێن. ئەلحەمدولیلا لەم کاتی ئێستاشا هەرچەنە بارودۆخی دارایی خراپە بەڵام لەگەڵەوە سوپاس بۆخوا هەم چاپکردن هەم خوێنەری باششمانەیە. لە ئێستادا چ جۆرە کتێبێک باشە و خێرایە عنیها فرۆشتی خێرایە بۆ ئەدرێت لە چاپ؟ ئەزانین مۆزوعەکە لێرە چیە تێگەی خێرا فرۆشتن نییە ئەوەیە کە بۆ نمونە تۆ چۆن بە خەڵکی ئەناسێنی ئەو بەرهەمە چییە بە خەڵکی ئەناسێنی دوجار خوێنەر بڕیارەیە لەسەرەوەی کە ئایا ئەم کتێبە لەگەڵ بیرکردنەوە بۆ چوونی ئەوە ئەگونجێ ئەگەر بیرکردنەوەی ئەوە گونجا فیدباکێکی باشی بۆ دروستە بێ ئەمە جۆرێکە لە ڕیکلام دەمەودەم ئەڕوە بەڵام کاتێک ئەگەر تۆ بۆ نمونە کتێبەکەت لایەنێکی باشی نەبوو لەگەڵ خوێنەران نەگونجا فیدباکی بۆ دروست نابێت و فرۆشی نابێت. بەڵێ ینی بەڕێزت ئەڵەیەکەوە بە بازارکردنەکەشی گرنگە بە بازارکردن لە ئێستا لایەنێکی گرنگی فرۆشی کتێبە چونکە ڕاستەکەی لە ڕابردووە ئێمە وەکو ناوەندەکان بەڕاستی تێگەی ئەزمونێکی کەم هەبوو لە ڕێ و ڕیکلام و بە بازارکردنەوە بەڵام سوپاس بەخوا ئێستا ئەمە ڕەویوە تۆ بەرەو باشترە ڕۆ. بەڵێ ئەی نووسەرەکان ینی پاریان هەیە بۆ چاپکردن ئێوە چۆن هاوکاریانەکەن لە بۆ چاپکردنی کتێبەکانیان؟ ئەزانی چێ ئێستا وەکو ناوەندەکان ئێستا تۆزێک با بڵێن ئەو ئەرکیان لەسەر شانی نووسەر کەم کردوتەوانێ زۆربەی زۆری ئەو نووسەرانی کە فرۆشی کتێبەکانیانێ ڕاستێکی لەگەڵێکی لە ناوەندەکانە بۆ نمونە عەقدی خۆی هەیە بە پێم عەقدە تێگی کتێبەکەی بۆ چاپەکەن. هەندێک جاری تر ئێمە بۆ بەرهەمەکانمان زۆربەی زۆری وەرجێردراون ئەم لایەنەیان ڕاستەکەی تێگە هیچ
ئەرکێ ناکەوێتە سەر بۆ نمونە سەر وەرگێڕەکەیان نووسەرەکە دەستگاکە خۆی بۆ چاپەکە ئەویش ناوەند و دەستگاکان لەسەر ئاستی توانای کتێبەکە بڕیان لەسەر ئەمادەن نەگەوەی کە بۆ نمونە هەر کەسێک کتێبێک وەربگێڕ بۆ نمونە چاپ بکرێت. بەڵێ ئەو کتێبانی کە نووسەرەکانیان ناوخۆیە چۆن هاوکاریانە بن ئێستا بەڵێ بە ڕێکەوتنە ئێسێمە چەند نووسەرێکی کوردمانەیە بۆ نمونە هاتوون ڕێکەوتنێکمان کردووە ئیتر حەسە بۆ منە ناوەندەکە و بە پێی نووسەرەکە بڕیان لەسەرەوە درێ نیسبەیە لە کتێبەکە وەرەگرێ نیسبەیەک وەکو پارە وەرەگرێ لەسەر ئاستی فرۆشی کتێبەکە بڕیارە درێ دوجار ئەو قازانجەیەکە و ناوەندەکەش لە سێ بڵاوکردنی کتێبەکەی لە خزمەتانە سەرکەوتوو بن بەخێر بن سەر و چاوان بەخێر بنە. مامۆستاگیان سڵاو لێبێ. سڵاو لێبێدان. زۆر سپاس دەکەین بۆ ئەم دەرفەتە کە ئێمە لێراوە ئیزنیات کەمێک گفتوگۆ بکەین لەسەر کتێب خوێندنەوە. بەڕێتان وەکو ئەوەی کە نووسەرن و بێگومان نووسەرانیش خۆیان خوێنەرێکی زۆر باشن. ئەمانەش نمونەی چاپکراوەکانی بەڕێستانن. کرێ پێمان بڵێن خوێندنەوە چ کاریگەریەکی لەسەر ژیان و کەسایەتی ئێوە هەیە و ئەو کەسانی کە خوێنەرن چ کاریگەریەک بەجێهێڵێ لەسەر ژیانیان؟ هەم کتێب پیرۆزە و هەمیش بەرپرسیارەتی نووسەر زۆر گەورەیە. یەکەم کتێبەکانیش کە هاتوونەتە ناو مرۆڤاتی و کتێبی ئاسمانەکانن. لەبەرەوە کتێب کایەکی معریفی گرنگە، کتێب سەرچاوەیەکی گرنگە ژیان کە پێشکەوتووە ئێستا تۆ کە بەم کامیرەیە هاتووی بەم مایکە دەنگی من وەرەگری چاپێکوتن لەگەڵ ناکەی ئەمە ئەنجامی لێکۆڵینەوە و نووسین و کتێب و ئەم شتانەیە. هەموو ئەم پێشکەوتنانەی کە لە ژیانە هەیە بیگرە هەمووی لە کتێبەوە کتێب سەرچاوەکەیەتی ڕاستە ئێمە کۆمە لە سەرچاوی ترمانەیە وەکو گۆڤار و ڕۆژنامە و ئێستا پەیج و ئەوانش پێیا بوون بەڵام سەرچاوەکان بە شێوەیەکی سەرەکی گەڕێنەوە ناو کتێبەکان. ینی ئەگەر بۆ نمونە کەسێک دەیان بابەتی هەبێت لە گۆڤار و ڕۆژنامەکانە بیکا بە کتێب خەڵک باشتر کەڵکی لە وەرەگرێت. لەبەرەوە پێناسەی کتێب یان دیاریکردنی ڕۆڵ و پێگەی کتێب ئاسان نییە بەڕاستی. من بۆ خۆم تەمەنێکە لەگەڵ کتێبە و من بیبلۆگرافیا ئامادە ئەەکەم ینی زۆرترین بەرکەوتنم هەیە لەگەڵ کتێبە. بەڕاستیش کتێب ینی ئەگەر بێت و بەعام قسەیەش بکەین ئێمە لە ئەمڕۆی کوردستاندا کتێب بایەخ و پێگە و گرنگی خۆی لە دەستداوە بەڕاستی کتێب لە قەیرانێکی خراپدایە لەبەرەوەی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی نووسین یعنی کرۆکی کتێبەکان ناوەڕۆژی کتێبەکان لە ڕووی دیزاین تەنانە دێمە کێشەمانەیە لە ڕووی چاپ کێشەمانەیە کە ئێمە ناتوانین لەم شوێنە بەم وردیە لەبارەی ئەمانەوە قسە بکەین. بێگومان بەڕێستان وەکەوەی کەوا ئەوەندە بەرهەمدارن ئەوەنە شارەزان لە بواری کتێبە ئەو چێژەی کە لە کتێب خوێندنەوە دەست دەکەوێت بەڕای تۆ بە ئەمە بە هەموو گوێگران یان بە خوێنەران بڵێ ئەو چێژە لەی شوێنێکی کە دەست دەکەوێت؟ ناڵێم کتێب پێراسەکردنی قورسە ینی کتێب هەم هاوڕێیە هەم سەرچاوی زانیاری معریفەیە. تۆ ئەو پرسیارانەی کە لە وەڵامەکانیان نەگەڕی ئەگە کەسێک نەبێ وەڵامت داتەوە توانین ڕێگەی کتێبەوە وەڵامانە وەرگریتەوە. لەبەرەوە کتێب ینی کتێب پێویستە بەڕاستی هەموو کەسێک هاوڕێتی و ئاشنایەتی لەگەڵ کتێبە هەبێ لە کتێبەوە نزیک بێت. مناڵەکانمان فێرکەین کە هۆگر بن بە کتێبەوە چکە بەڵام کێشەیەکی تریش وەکو تۆزێ لەمە ئاماژەم پێدا ئەبێ وریابین کتێبی خراپیش هەیە. لە ئێستا بە تایبەتی ینی بازار پڕە لە کتێب ینی خوێنەریش کە بەرکەوتەی ئەبێ لەگەڵ کتێبە تووشی ئەم کێشەیە ئەبێ. بۆ نمونە یەکێک لە نزیکترین نمونەت بۆ بێنمەوە ئەگە کتێبێک لە ڕووی ڕێزمان و ڕێنووس و خاڵبەندی و هەڵەگریەوە کەم و کوڕی هەبێ خوێنەر لێ ئەسڵەمێتەوە خوێنەر چێژی لێوە ناگرێت ناتوانێت تەواویکە. من بۆ خۆم کتێبێک لە هەموو ڕوویەکەوە تێروپەر نەبێ ناتوانم بیخوێنمەوە چکە بۆ خۆم من دوو کارکتەرم هەیە کارکتەرێکیان بیبلۆگرافەرم کارکتەری ئیدیتۆرم. کارکتەری ئیدیتۆر لە کوردستانە من باسم کردو لە بەرنامەی تریشە کارکتەرێکی ون بووە. هەموو کتێبێک پێویستی بە کارکتەرێکە پێویستی ئەنی نووسەرەکەیەت
تواناکەی خۆیدا ئەڕێژێ لە چوارچێوەی کتێبێکە لە چەند لاپەڕەیەەکە بەڵام پێویستە ئیدیتۆرێک بێت لە ڕووەکانی خاڵبەندی ڕستەسازی هەڵەگری زۆر لایانی ترەکە تەنانەت تەکنیکی بۆ نمونە ئەم نووسینە لەسەرەوە بێدیا لە پەراوێزابێ ئەمە ئیشی ئیدیتۆرە ئەنی هەر کتێبێکیش من پێم وایە کە بەبێ ئیدیتۆر ئامادە بکرێت کەم و کوڕی هەیە بە تایبەت کە کەسێک ئیدیتۆرێک بێت لە ئیشەکەی خۆیان شارەزا بێت. زۆر سپاس دەگەین دەست خۆش بێ بۆ ئەو دەرفەتە و بۆ ئەو زانیاریانی کە بە ئێمەت بەخشی بێگومان گفتوگۆکردن لەگەڵ ئێوە و لەسەر کتێب و لەسەر نووسین بەم چەند خولەکەکەمە بەڕاستی تەواو نابێت ئەگەر بمانەوێت قسە لەسەر بابەتێکی ئاواتێر و تەسەلکەین چەند سەعاتێکمانەیە بۆ ئەوەی کە ئەو زانیاریە و ئەوەی کە ئێوە هەتانە بە ئێمەش و بە بینەرەکانی بگەێنن زۆر سپاس دەکەین هەر بمێنن دەستان خۆش بێت. سپاسی ناوێ سەرکەوتوو بن یعنی زۆر منیش سپاسی ئەوەکەم کە لەم جەنجاڵی ڕاگەیاندنە یەن ئاوڕ لە کتێب بدەنەوە لەم بازارە قەرەباڵغەیە کە ڕاگەیاندنەکان بەشتی زۆر بێماناوە سەرقاڵن هەمووشی وەکو تووتی لاسایی یەکتریەکەنەوە لەگەڵ ڕێزم هەورە بروسکەیەکە 100 کەس دایەنێت نازانم چییە 100 کەس دایەنێت ئەم بابەتانە بدۆزنەوە لە ناو خەڵکا کە ئەوانەی کە گرنگە بۆ مرۆڤی کورد گرنگە بۆ کۆمەڵکی کوردی گرنگە بۆ ڕاگەیاندنیش گرنگە دەستان خۆش بۆ زۆر سپاس. لە سەرەتایە من وەرزشوان بووم ئەنجاوەی وەرزشوان بێ کتێبی وەرزش زۆرە کڕێ مەسەلەن ماوەیەک ئێمە دەربەدەر بووین لە بەغا لە سەرەتای هەشتاکان خەریکی وەرزش و ئەو شتانە بووم ئیتر کتێبی وەرزشم زۆرە کڕی ئیتر لە نەوەتەکانە باوکم کۆچی دوایی کرد کە باوکم کۆچی دوایی کرد نەمتوانی بەردەوام بم لە وەرزش ئیتر چونکە خبرەم هەبوو لە کتێب و ڕۆژنامە و ئەو شتانەی پەیوەندی بە وەرزشەوە بوو ئیتر ڕوون کردە شوێنێک پێڵەن متەنەبی لە بەغا کتێبیان نەفرۆشت هەر عینی ئەو شتە ڕوم لە کتێبی ئەدەبیات کرد وەکو گەنجێک یەکەم جار شعر و چیرۆک و ڕۆمان و ئانەمە خوێندەوە لەگەڵ کاتە ئینسان کە فێری خوێندنەوەی کتێب بوو بواری خوێندنەکەی ئەگۆڕێت یعنی هەر بەردەوام نابێت لە چیرۆکیان لە شعر و ئەو شتانە ڕوئەکاتە بوارەکانی کە یعنی مەسەلەن مێژوو دەروون ناسی کۆمەڵ ناسی فەلسەفە ئەفسانە ئەوها ئیتر چوومە جیهانێک کە یعنی ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان گەنجمەوە بگەڕێمەوە هەر ئەو بوارە هەڵەبژێرم چونکە ژیانی کتێب کۆتایی نایە کە ئەچیە ئەو بوارەوە یعنی جیهانێکی تایبەتە بەخۆی دوورەکەوێ لە هەموو نامەتیەکانی ژیان معریفەت هەموو بوارەکانت پیشان ئەدا ئەوەی کتێب خوێنێتەوە لێ مەترسە ئەگەر دوژمنیشت بێت. چوونی هەر کۆمەڵگایەک ناگەڕێتەوە بۆ باڵەخانە و سیارە و جلی جوان و بابەتە مۆدێرنەکان ئەگەڕێتەوە بۆ ئەوەی تاکی ئەو وڵاتە تاوەکو چەندێک ئەخوێنێتەوە وەچی لە ناو مێشکایەتی و چەنی خوێندۆتەوە تاوەکو بتوانێت زیاتر قرار بە بەداخەوە کۆمەڵگای ئەمە لە دوای ئاخر توێژینەوە کەڵم کۆمەڵگای ئەمە بەس کوردنا ینی بە عێراق بە گشتی باسکەین لە ئەوروپا بە نزیکەی 65 بۆ 7 تاکی ئەوروپی خوێنێتەوە بە بەردەوامی کەمترین ڕێژەی خوێندنەوەتیایە لە ساڵێکا یەک کتێبە ئەم ڕێژەی لە عێراقا زۆر مەترسیدارە کە دابەزیوە بۆ 5 بۆ 10 تاکی ئەمە ئەخوێنێتەوە لە ساڵێکا یەک کتێب کە ئەمە زۆر بە قەنەعەتی من شتێکی خەتەرە بۆ لەبەرەوەی ئێمەکەین کتێبێکی 400 لاپەڕێیە خوێنینەوە بەسەوە نیە کات بەسەر بەری نا ڕاستە بەشێکی چێژ لێبینینە بەڵام بەشێکی ئەزمونکردنی ئەزمموی نووسەرێکی 30 ساڵەیە کە لەوانەیە 25 ساڵ 30 ساڵی ژیانی خۆی تەرخان کردبێ بۆ ئەو کتێبە و ئێمە لە توان بڵێم لە 4 ڕۆژ 5 ڕۆژ ئاتاینەوە کتێبە بخوێنینە و ئەزمموی ئەو کەسە وەرگین وەکوی زیاتر چتەوەرێکە خوێنینەوە بە حکمی کارەکەمان و لەوانەیە مە زیاتر بابەری سیاسی فەلسەفی و لەسەر بوارەکەی خۆمان کە ڕاگەیانە بخوێنینەوە
لە لای تۆ ژماری ئەو کتێبانی کەی خوێنیتەوە گرنگتریان ئەوەی کە چ بوارێگە خوێنیتەوە چونکە ئێستا ئەڵێن ئەو نەکتێبم خوێن زۆرتەوە لای تۆ کامیان گرنگە تو ئێستا باسی ڕێژەت کرد وت ڕێژەی خوێندنەوە دابەزیوە ئایا هەر بەردەوامی باشترە یاخود ئەوەی کە ڕێژەی زۆر بێ کتێب بۆ دوو جۆر دابەشەوێت جۆرێکیانەیە کە ڕۆمان و چیرۆکەکان خەیاڵیە ئەمە شتێکە کە تۆ هەم چێژی لێ ئەبینی و هەم لەوانەیە کۆمەڵک بابەتی پەندامێزی تیاابێکی ئیسفادەی لێ بکەیت بابەتێکی تریشەیە کە سیاسەتە فەلسەفەیە ئابوووریە یاخود دەروونناسیە کە جەنابە باسی کرد ئەمە ناگەڕێتەوە بۆی کە من چەند کتێبم خوێندۆتەوە ئەگەڕێتەوەی کە کتێبێکم بە باشی خوێندۆتەوە و تا چەند ئیسفادەم لێ کردو ئەگەر من سە کتێبم خوێندە بێتەوە بەڵام ناتوانم سەرەوایەکم لێ دەرهێناوێ چی ئیسفادەیەکی بۆ منێ بە هەزارم خوێند بێتەوە گرنگەوێت تۆ یەک کتێب خوێنیتەوە بە باشی لی تێگەشتوی هەم لە مەفهومەکەی هەم لە مەفهومی نووسەرەکە کە ئێوە چی بە ئێمە بگەین گەورەترین لەمپەر لە بەردەم ئێمە وەکو کورد بە تایبەتی کە ئەگەر بتەوێت بنکۆڵکاری بکەیت یا ئیشێک کە تحقیقات و لێکۆڵینەوەی ورد و توێژینەوەی تیا بکەیت گەورەترین کێشە مەسایلی دۆکۆمنتە و بەڵگەنامەیە بە حکومەوەی کورد دەوڵەتی نەبووە و مؤسساتی نەبوو بە درێژایی مێژوو دۆکۆمنتی زۆر کەمە و ئەوەشی کە هەیە بەداخەوە لە ماڵەکانە بڵاو بووەتەوە نەهاتوۆتە ناو مؤسساتە کۆکرێتەوە ئەوەی چەکە لە کێشەکان لە بواری بەحسەکە لە بواری بە چاپگەیاندنە کێشە ئەوەیە مؤسسات و دووری نەشری گەورە نییە ینی لە هەرێمە و بەڕاستی سوۆشیال میدیای سەریعیش ڕۆڵی خراپی هەبووە لەوەی کە خەڵک زۆر دوورکەوێتەوە لە خوێندنی وەرەقایانی ئەوەی کە بەنووسین هەیە ئەگەرچی بەشێکی زۆر لە گەلایەن دنیا تا ئێستا اعتیمادیان لەسەر نووسینە بە کاغەز و عیلمیش لە ناو کتێب و کاغەزەکانایان لە ناو سوۆشیال میدیا و مۆبایلان نییە بۆیە پێویستە جۆرێک لە هۆشیاری ئێمە دروستکەین کە ئەگەر بیانەوێت تایبەتمەندی وەرگن ئەگەر بیانوێت زانست و زانیاری ورد و باوەڕپێکرا وەرگن کە تحقیق کرابێ پێویستە بگەڕێنەوە بۆ کتێب ئەمەش پێویستی بە دام و دەستگای گرنگ هەیە پێویستە بە دادگای پرۆفشناڵ هەیە کە ئەو ئەرکە بگرێتە ئەستۆ پێویستی بە دامی حکومیش هەیە لەو بوارە تاوەکو هۆشیارێکی گرنگ هەبێ ئەمە گرنگە بۆ بواری نیشتیمانی و بواری نەتەوەیش چونکە بەڕاستی ئەگەر هاوڵاتی نەتوانێت شارەزایی نەبێت لە مێژوەکەی خۆی لە ڕابردووی خۆی لە سەروەریەکانی خۆی ئەو ئایندەی خۆی چۆن بنیاد بنی ئەو کاتە لەگەر ڕەوتە سەریعەکانی دنیا ئەڕوا کە زیاتر ئیتیمامی ئیستیهلاکیان هەیە بەرخۆریان هەیە ئیتیمامی ئیستیهلاکی ڕۆژانەیان هەیە نە گرنگیدان بەوەی کە خاوەنی منهەج بێ نە گرنگی بۆی خاوەنی پەیامێک بێ ئەو کاتە میلەتی کورد میلەتێکوێکەوە هیچ پەیامێک خاوەنی هیچ پەیامێک نییە و خاوەنی هیچ منهەج و پرۆگرام و بەرنامەیەک نییە بۆ ژیانی خۆی وەکو میلەتێک و نەتەوەکو گەلیش لەگەڵ ئەو هجووم و هێرشە گەورەی کە لە سوۆشیال میدیا هەیە کە خەڵکیستا حەزی بە نووسینی کورت و ئەوانەی سەر مۆبایل هەیە بەڵام هێشتا وەکو خوێنەری جدی و خوێنەری باشی لە کۆمەلگای ئێمە هەر باشە لە قەناعەتم. دەڵێن کتێب تەنها کاغەز نییە بەڵکو و پەنجەرەیەکن ڕوە و ژیانە نەبینراوەکان لەگەڵ هەر دێڕێک هەناسەیەکی نوێ هەڵدەکێشین لەگەڵ هەر وشەیەک پێدەنینە جیهانێک کە خەیاڵەکان پێی نەگەشتون. سڵاو لە بێ کاکەگیان پێمان بڵێ وەکو ناوەندی ڕۆمان کە ماشەڵڵا جۆرەها کتێب لە کتێبخانەکەتانە هەیە پێمان بڵێن ئاخۆ کتێب ئەتوانرێت بکرێتە بازاڕ و وەکو بزنس بەکار بهێنرێت و ئێوە سەرمای خۆتان چۆن لەم بوارەدا خستۆتە بواری چاپکردن و بزنسەوە سەرەتا بەخێربێن دەستخۆشیتانیەکەین بۆم دەرفەتە ئێمە وەکو ناوەندی ڕۆمان یعنی وەکو لایەنی بزنسی کتێب ئەتوانین بڵێن لایەنێکی کەمیمان داناوەکو بزنس ئەوەی هەدەفێکی ئەخلاقی و معریفیمان هەیە لە چاپکردنی کتێبەکان ئەوە هەدەفێکی سەرمایهداریمان نیە ڕاستە
ئەتوانی وەکو هەدفێکی سەرمایە یاخود وەکو هەدفێکی بازرگانی تۆ کتێب بەکاربێنی بەڵام ئەمە زیاتر لە ڕێی هەوڵی تاکە کەسیەوە کرێ نۆک لە ڕێی هەوڵی دەستگایەکی تایبەتەوە مۆ نمونە ئەوانەی کە ئەتوان وەکو سەرمایەیەک بەکاری بن بۆن هەنێک نووسەر و وەرگێڕ هەیە ئێستا خۆیان کە کتێب چاپەکەن خۆیان لەسەر ئەرکی خۆیان چاپەکەن و لە لای خۆیانەوە بڵاویەکەن و دابەشیەکەن بەسەر دەستگاکانی بڵاوبوونەوەی کتێبەکان مەسەڵەن ئەمە وەکو هەدفێکی بازرگانی توانین بەکاری بێن بەڵام وەکو دەستگا هەدفەکە کەمتر لایەنێکی بازرگانی بگرە بزیاتر لە هەدفێکی ئەخلاقیە و تۆ ئەتەوێت بۆنمە کولتور و فەرهەنگ و زمانی خۆ بەهێزترکەی لە ڕێ ئەو بڵاوکراوانە بۆ نمونە تۆ خەون و خولیا و هەیە و پێشتر مەسەڵەن کۆمەڵێک ئەدەبیات هەیە بە زمانی بیانی کە نووسراون تۆش ئەتەوێت ئەم ئەدەبیاتانە بگوازیتەوە بۆ ناو فەرهەنگ و بیرکردنەوەی خۆت و ئاشنایەتیەکیان پێ بکەیت تاوەکوونیە بیرکردنەوەیکی نوێتر بسازێنی ئێمە هەمووان پێویستە ئاگادارین تا فەرهەنگ چۆن بەهێزەکرێ بێگومان بە گواستنەوەی بیرۆکە و ئایدیا و ئەدەبیاتی گەلانی چواردەورمان ئێمە ببین ئەو شاکارە بەهێزانێک کە لە چواردەورمانە هەنیاخود ئەو ئەدەبیاتە جیهانیانەکان ئێمە هەوڵ ئەدەین وەکو دەستگای ڕۆمانیانی ئەرکی چاپکردنیان بگرینە ئەستۆ و بڵاویان کەینەوە وەکو لایەنێکی ئەخلاقی و معریفی فکری بۆ هەدفمان کە لێرەیە چییە بەهێزکردنی کولتور و زمانی کوردیە ئێوە لایەنە بزنسیەکەتان خسۆتە پلەی دووەم ڕۆشنبیریەکە و بڵاوکردنەوەی معریفەتەکە لە پێشترە بۆ ئێوە بەڵێ چونکە تۆ ئەگەر هەر بتێنێتەوە کتێب یەکەمین شتێکی هاوەکۆ بێ لایەنێکی ئەخلاقی سێریکەینەوە وەکو لایەنێکی مادی چونکە تۆ کاتێک کە تۆ دەستگایەکی چاپەمەنی و دامەزراندووە و ئەتەوێت کۆمەڵێک بەرهەمی ناوازە بڵاوکەیتەوە بێگومان یەکەم جار ئەبێ لایەنێکی معریفی و ئەخلاقی هەبێتەوە چونکە بۆ سوود پێگەیاندنە بۆ کولتور و بۆ نەتەوەی کە هەتە نەوەک لایەنە بازن ڕاستە بازرگانی بازرگانیشیە بەڵام ڕێژەکەی کەمترە لە چاو لایەنە معریفی و ئەخلاقیەکەی بەڵێ کەواتە هەر ئەتوانرێت وەکو لایەنێکی بازرگانی و بزنسی تێ بکرێت بواری کتێب ئەتوانی وەکو لایەنێکی بازرگانیش بەکاربێن بەڵام ئەوەیە تۆی خاوەن دەستگا زیاتر کام لایەنت مەبەستە ئایا لایەنە بازرگانیەکە و مەبەستە یاکو لایەنە معنەوی و معریفی و ئەخلاقیەکان یعنی ئێمە زیاتر ئەو لایەنەوانە بەردەستە بەڵام ئەوەیە ناخێر ئێستاش بۆ نمونە هەنێک شوێنەیە و ئەتوانین بڵێن وەکو لایەنی بازرگانی ئەو کتێبانە وەرئەگێڕن کە زیاتر هاڵێ خواستیان لەسەر و بەڵام کاتێک کە سێری ناوەڕۆکی ئەم کتێباناکە سێرەکەی هیچ کتێبێکی ئەوەنە بەهایەکی گرنگیانیە ناوەڕۆکەکانی بۆ نمونە خوێنەر تووشی ڕاستڵەکەاندن یاخود تووشی بیرکردنەوەیکی ڕەخنە یاخود تووشی هیچ ئایدیایەکی نوێی ناکە سێرەکەی تەنها کتێبێک بۆ وەرگێڕا و خوێنراوە تۆ چێژێکی کاتی لێ وەرگرا و خواستیشی لەسەرە ئەیکەواتە ئێوە چۆن ئەم کتێب ئەخەنە بواری بزنسەوە چۆنی ئەم کارە ئەکرێ بکرێت وەکو بزنس وەکو پێم وتی یاسە بۆنمونە تۆ کتێبەت وەکو لایەنی بزنس هەموو کتێبێک پێمان وتی یەک لە ئەوڵەوە لایەنی بزنسی هەیە تۆ هەر شتێک یعنی لە وەکو بزنس ئیسفادە ئەکەیت بەڵام ئایا ئەو کتێبانی کە تۆ ئەیکەی زیاتر لایەنە بزنسیەکە هەدەفتە وەکو دەستگای و لایەنە معریفەکە پێم وتی هەنێک کتێب هەیە ئێستا بۆ نمونە بۆ بەترێن وەکو هەموو شەباوەی کە ئێستا هەیە بۆ نمونە هەنێک کتێب هەیە هەنێک دەستگایە سێرەکەی لایەنە معریفەکەی بەلاو گرنگ نییە لایەنە بازرگانیەکەی بۆ ئەزانێت لە دوای نووسینی ئەم کتێبە چەندین چاپیتری بە دوایە بەڵام کەسێن پێم وتی کەسەی ناوەڕۆکی کتێبەکە ئەەکەی کتێبەکە شایان بەوە نیە بەڵام ڕواڵەتیە زۆر جار بارودۆخ و زەمان سێرەکەی لە پشتی ئەبێ بۆ شتێک یاخود لە ڕێی کورتە ڤیددیویەکی ئینستاگرام و یاخود لە ڕێی ڕیکلامێکی چاواشەکاریەوە کە تۆ ئەو کتێبە وا ئەناسیێنە علاساز ئەمای تر هاڵێ لە دوای خوێنەوەی ئەم کتێبە نازانم هی پێویستە بە هیچی تر نابێت لە دوای خوێنەوەی ئەم کتێبە تۆڵاوە ئەبی بە کەسێکی واوەوە کە ئەمە تەنها بانگەشەیەکی چاواشەکاریە تۆ خوێنەری پێ هەڵەخەڵەتێنی وای لە یەکەی بزنسکەی بەکارەکەتەوە ئەمانە ئەکرێ بەڵام وەک پێم وتی تۆ یەکەم جار عاڵە پێویستە لایەنێکی ئەخلاقی عنی ناکرێت تۆ ئەگەر ئینسان چەندێک بڕوای بەبەها دینیەکان یاخود بە هەمۆڕاڵیە بەرزەکان ئەبێ هەر لایەنێکی ئەخلاقی هەبێت چونکە تۆ وەکوتم کتێب ئەوەنەی لایەنێکی ئەخلاقی و معریفی ئەوەنە لایەنێکی بزنسی نیە هەرتوو سێری مێژووی نووسین و بیرکردنەوە و چاپکردنکەی ئەوەنەی لایەنی پەروەردەکردنی مرۆڤ بووە ئەوەنە لایەنی هەدەفەکەی لایەنی بەهێزکردنی مادی نەبووە مەسەڵەن لە بگەڕێنەوە بۆ فیلۆسۆفەکان سێرەکەی و فیلۆسۆفانەی کە یەکەم جار بیرکردنەوەیان هەبوو کە دوای بوون بە کتێب سێرەکە یعنیشان خاوەن کۆشک نەبوو تیانە بووانە بۆ نوێستی کەڵبیەکانمان هەیە کە سەیەکانی پێڵن ئەوە دیۆجینیس کە فیلۆسۆفێکی یۆنانیە بۆ من کاوێ لە کونە بەرمیلە لە بەرمیلا ژیاو بەڵام لە کۆدا یەکێکە لە فیلۆسۆفە دیارەکان سێرەکەی هانی ئەمەش یەکێک بۆ ئەوی لەو کەسانی کە ئیتوانی ماسەر معریفە بۆ بزنس بەکارن بەڵام پێش ئەو سێرەکەی سۆفستاییەکانمان هەیە کە معریفەیان لە پێناو پارە و
خۆڵەوڵەبانکردن بەکارهێناوە لە کاتێکیش کە تۆ سێری مێژوی فەلسفەکە سێرەکەی ئەمان ناوێکی زەقیانەیە لەوەی کە چاواشیان کرد بەڵام ئەوانەشی کە لە پێناو فەزیلەت و ئەخلاقا بوون بۆ نمونە وەکو یەکێک وەکو ئەفلاتون سقراط کە پێش هەموویانە دوای ئەوە ئەرسطو ئەمانەیەکی بەردەوام ناویان بە نەمری ماونەتەوە بۆ چونکە هەدەفیان خودی معریفە بووە نەوەک لایەنێکی مادی. بێگومان زۆر سپاس دەستە خۆش بێ ماشەڵڵا کۆمەڵک زانیاری زۆر باشە لە لاو و دەستە خۆش تەنها خوێنەرێک نیش نازانی بەڵام ئەمانەوە بزانینەوەی مەسەلەکە ماشەڵڵا زانیاریکی زۆر باشان لەلایە دەست خۆش بێ زۆر سپاس. خاتو سیماگیان سلااو لەبێ ئێوەکو ناوەندی خۆتان ناوەندێکی گەورەتان هەیە بە بڵاوکردنەوەی کتێب و بابەتە چاپکراوەکان ئەکرێت پێمان بڵێیت کتێب دەکرێت سەرمایه‌گوزاری تێدا بکرێت چۆن ئەو سەرمایه‌گوزاریە لە بواری کتێبا بکرێت؟ سەرتا سلااو لێ بە خاتونگیان زۆر بەخێر بێن لە ڕاستیە بابەتی سەرمایه‌گوزاریکردن لە کای ڕۆشنبیریە کەمێک دوورە لە بابەتی ئێمەوە بەڵێ ئەکرێت کە بە فرۆشتنی کتێب و هەر بابەتێکە لە کای ڕۆشنبیریە هەبێ دەرامەتێک دەست بکەوێت بەڵام ناتوانانی بە تەواوەتی پشتی پێ ببەستی نەک بڵین ئێمە خوێنەرێکی باشمان نییە بەڵکو لە هەموو جیهانە هەروایە ئەگەر کە نووسەر یاخود وەرگێر یاخود ئەو شوێنێکە چاپی کتێبەکانەکە بە تەواوەتی لایەنە مادێکی خۆی پێ نەگاتەوە بۆ نمونە ئێمە لەسەر کتێبێک ئەنووسین 5,000 دینارە خوێنەر هەیە لێ ئەو ینی کتێبە بۆچی بە 5,000 ینی لاپەڕەکانی کەمە بەڵام لە پشتەوە سەیری ئەوە ناکات کە ئەم وەرگێڕە یاخود ئەم نووسەرە مەبلێغێکی بۆ دیاری کراوە وەکو بڵین هەرچەنە لە ئاستی هیچ نووسەرێک یاخود وەرگێرەکانی ئەو مەبلەغێکە بۆ داڕێ هێندەکە ئەوان کەسانی گرنگن لە کۆمەڵگای ئێمە وەکو بڵین لایانی بازرگانی ناتوانین سەیری بکەین بەڵێ توانین لە هەنێ حاڵەتا بڵین کتێبخانەی بچووک دابنین یاخود ناوەندێک کە بێجگە لە بابەتی کتێبلانەکانی تریش دائنێت لەو حاڵەتەیە توانن سەیری بابەتی بازرگانی بکەن بەڵام بە تەواوەتی چونکە کای ڕۆشنبیری کایەک نییە کە تۆ وەکو سەرمایه‌گوزاری سەیری بکەیت. باڵێ بگومان ینی ڕای بەڕێستان بۆ شێوەیە کە سەرمایه‌گوزاری تێ بکەیت تەنها بۆ بڵاوکردنەوەی بابەتە جوانەکانە نەک بەلایانی مادیەکەی لەلایانی مادیەوە بە تەواوەتی ناتوانی پشتی پێ ببەستی واتە لەوانەیە لە ساسی ئەو مەبلەغەش بۆ تۆ نەگەڕێتەوە بەڵام لەولاوە سەرمایەکی گەورەیە کە لە ناو مێژووی وڵاتەکەی تۆیە ئەمێنێتەوە ئەم بابەتێک کە بڵاو کراوەتەوە ئەوجا چێ بابەتی نووسین بێت نووسەرێکی کورد کرد بێت یاخود وەرگێڕان بێت لە زمانەکانی ترەوە. لە ڕاستە گروپی هاوڕانی خوێنەر لە ماوەی 6 ساڵی ڕابردووە کە دروست بووە لە شاری سلێمانی هەر لە سەرەتای دروستبوونی گروپەکەەوە بەو جۆرە بووە کە بە شێوەی دیالۆگێ مەکتێبەکان هەڵبژێری واتە ئەم هەفتەیەکە دانیشتن لەسەر کتێبێکەکەین پلانی هەفتەی داهاتوومان دانین و جا لەوێ ئێمە گروپێکی مەسنجەری ناوخۆییمانەیە لەو گروپەش دیسانەوە مناقەشە و گفتوگۆکەین لەسەرەوەی پلانی هەفتەی داهاتوومان چۆن بێت ئێمە هەندێک جار کتێب هەڵبژێرین کتێبێکی دیاریکراو هەندێک جار بابەتێکی ئەدەبی هەڵبژێرین واتە جاری وایە لەسەر پرسێکی ڕۆشنبیری قساکەین کە کتێب نییە و بۆ ئەوەی ئێمە نووسەرەکان بانگێشتەکەین لەگەڵیان گفتوگۆکەین هەندێک جار نووسەرەکە لە دەرەوەی وڵاتە ئێمە لە ڕێگەی داتاشۆوە وەرێگرین و گفتوگۆی لەگەڵەکەین هەندێک جار لە هەولێرە ناتوانێت بێتە سلێمانی هەندێک جار لە پارچەیەکی تری کوردستانە بە شێوەیەکی گشتی و کتێبانی کە لێرە ئێماڵێ بژێرین گروپەکە لە سەرەتاوە تا ئێستا بە شێوەیەکی گشتی گروپێکی ئەدەبی بووە واتە ئێمە زیاتر قسە لەسەر ڕۆمان چیرۆک ڕخنەی ئەدەبی شعر ئەوان ناکەین بەڵام لە دەرەوەی ئەوەش گفتوگۆمان لەسەر بابەتی تر زۆر کردو بۆ نمونە پرسی زمان پرسێکی زیندۆ لای ئێمە و بابەتی ئەدەبی و بابەتی مێژووی و بابەتی فکری و زۆر بابەتی تر هەیە ئێمە لێرە گفتوگۆمان لەگەڵا کردووە بەڵام بەشێوە سەرێکیەکەی بەشێوە ئەوەی کە وەکو لە ڕووی پرەنسیپیەوە گروپەکە کاری لەسەر کردو گروپێکی ئەدەبی بوو.
کتێب ئەو دەرگایانەیە یاخۆت ئەو دەواازانەیە کە ئەتوانی لێوەی بچیتە ناو ئەو ئەزمونانەوە ناو ئەو ژیانەی کە تۆ نەتبینیوە ئەو ئەزمونانەی تۆ ئەزمونت نەکردووە کۆمەڵێک شت ببینی و بیخوێنیتەوە کە تۆ ئەزمونت نەکردووە بەڵام نووسەرەکە لە دووتێ کتێبێک کاکۆی کردوتەوە بۆ تۆ ئەزمموی خۆیەتی لە بواری ئیتر ئاخۆ ڕۆشنبیریە یاخۆ زانستیە یاخود ئەدەبی ئیتر ئەو بوارەی کە خۆت پێت خۆشە ئەوە دەواازەیەکی فراوانە بۆ تۆ کە بتوانی کۆمەڵێک ئەزمون بە خۆ کۆبکەیتەوە لە ڕێی ئەزمموی نووسەرەوە دەواازەی کتێبێک گەورەی وەکو دەرگای داناخرێت چونکە بۆ واڵایە ئەگەر ئەو کەسەی واتای خوێندن بزانێت دەرگاش واڵایە بۆی سەردانی کتێبخانەکان بکات ئەوە سەرچاوەکەی ڕۆشنتر دەبێت بۆ چونکە هەتاوەکو بخوێنیتەوە زیاتر شارەزایی فەرهەنگ و ئەدەبیاتی میلەتانە بیت بە تایبەتی ئەگەر تۆ بێت و کتێبێک وەرگێریتە سەر زمانێکی بیانی یا کتێبێک لە زمانی بیانەوە وەرگێتە سەر زمانی خۆمان ئەو زمانی کوردی ئەو کاتە بۆ دەردەکەوێت کە بەهای کتێب چەند دەرگایەکی فراوانە چەند بەری فراوانە بەری بە بێژنگ ناگیرێ کتێب بەری بە بێژنگ ناگیرێت و هەردەم ڕۆشنی دەبێنێتەوە کتێب بە مەرجێک ئەو مرۆڤانەی کە بزانن چۆن بەکاری بێنە کتێب نەک هەموو بێت و لە خۆیانەوە بڕیاردان لەسەر ئەبێ بە پێی بڕیاری بڕاردان لەسەر ئەو کتێبە کە کتێبە باشە خراپە ئەبێ خوێنیتەوە اینجاوەکو بڕیار بێت لەسەر ڕخنەی لەسەر بگریت دائما هەوڵیش بێ ڕخنەی یاسایی بگریت نەک ڕخنەی ڕۆخێنەر. زۆر کەس ژمارە ئەڵێت لە خوێندنەوەی کتێبە بڕوان ناکەم ئەوە شتێکی منطقی بێت کەس ناتوانێت بڵێ مەسەن یەکەم کتێب خوێنێتەوە ژماری کاتە چونکە مەسەن ئێمە ئیستیعاراکەین لە کتێبخانە و لە برادەر و لە ڕەفیقی تر جەنجاڵی خوێندنەوەبی کەس ناتوانێت ئامارێک دانێ بەڵام زۆربەی کاتەکەمان تەرخان کردووە بۆ خوێندنەوەی کتێب بواری کاتی زۆرت لێبات مادیەن و یعنی پارەشت یعنی ئەوەی هەتایی بە کتێب وەکو ئیدمانە بەڵام ئیدمانێکی زۆر باشە یعنی لە لای ئێوە ئەوەی کە گرنگترە ئەوەیە کە چ ئەخوێندنەوە نەک ئەوەی چەند ئەخوێندنەوە من چۆنیەتی کتێب لە چەندی زۆرترە چەندێتی کتێب ئێستا زۆربەی کتێبەکانم بە پێی ئاشنایەتی برادەرەکانم کە سەیری کتێبەکان مەکەن ئەڵێن ئەمە جیاوازە کتێب زۆر و بۆر خراپە کتێب ئەگەر زۆر و بۆرت لێکڕی ژیانت دهینە جەنجاڵەکات لە سەرەتایە لەوانەیە یەکێکە دەست بە خوێندنەوەی کتێب کات کام کتێبەی عنوانەکەی سەرنجی ڕابچێشێ ئەی خوێنێتەوە بەڵام بەلای منەوە وانە زۆربەی کتێب عنوانەکەی سەرنجت ڕاکێشێ بەڵام مێشکت سەرقاڵەکە و ناگێ ئەنجامێک کتێب ئەبێ بزانی لەگەڵ کاتە خۆت وەکو هینێک پێشینەیەک خۆت لەگەڵ کاتە فێر ئەبی کە کتێبێک هەڵە بژێری پندێکەکەی ئاڵێ پێم بڵێ چی ئەخوێنیتەوە پێت ئەڵێم تۆ چیت ئەسا زۆر کەس مەسەن بێت بەحسی کتێبێکم لا بکە تقریبەن لە معریفەتی ئەو کەسە ئازانم و دووەم ئینسان ڕاستە کتێبی ئاینی پێویستە و پیرۆزە بەڵام نابێ هەر تەنها کتێبی ئاینی بخوێنیەوە بۆی بەرامبەرەکەت بناسی و زاڵبی بەسەریانەوە پندێکی عەرەبی ئەڵێ ئەعرف نەفسەک ئەعرف عەدووەک بۆی بەرامبەرەکەت بناسی ئەبێ هەموو بارێک بخوێنیتەوە ئەمە من چەند ساڵە لێرە کتێبە فرۆشم بە دەگمەن کەناڵێک هاتووە بەحسی کتێبکە من دەستخۆشیتان لێکەم و بە شتێکی گەورەیەزان بۆ ئەوەی کە ئەم نمونە جوانانە پیشانی ئێمە و هیوادارم کەناڵەکانی کە چاو لە ئێوە بکەن من زۆر جار بە بەعزە کەناڵێکم وتومە ئێوە زۆر بوارەکان باسیەکەن بەڵام بە دەگمەنێکێک هاتووە وعدیشیان داوە پێم بەڵام نهاتوونەتەوە ئەو یعنی ئەم مەجالێ ئێوە لەم بوارەیە شتێکی جوانە سەرکەوتوو بن گومان دروستبوونی ئەم گروپە خزمەتێکی زۆری بە هەمومان کردووە ئێمە هەرێکەمان پێشتر بۆ خۆمان وەکو تاک کتێبمان خوێندۆتەوە بەڵام تۆ خۆتەزانی گفتوگۆکردن لە گروپێکی ئاوایە لەسەر یەک بابەتی دیاریکرا و سوودی زۆرە یەکێک لە سوودەکانەوەی مرۆڤ فێرە بێ دیالۆگ کا فێرە بێ گفتوگۆ بکە فێرە بێ
بە زمانی ڕخنەی بە دیدی ڕخنەی قسە بکواتە تۆ کتێبی خوێنیتەوە وەکو خوێنەرێکی ئاسایی نایخوێنیتەوە چونکە هەر ئەندامێکی ئێمە لە ماڵەوە کە کتێبەکە خوێنێتەوە خەت بەجێر دێڕەکان نایەنێ تێبینیە نووسێ سەرنجە نووسێ و ڕاستەخۆ بەر نووسەرەکەوێ و تێبینی و سەرنجەکانی خۆی بە نووسەرەکەڵێ واگەر ئەوانەش نەکا هەر بە خۆی لەناو گروپەکەیە دیالۆگردن لەگەڵ هاوڕێیەکت کاوی ژەمان کتێبی خوێنێتەوە تۆ بە دیدی خۆت کتێبەکە خوێنیتەوە بە دیدی خۆی خوێنێتەوە بێگومان ئەمە جۆرێ لە دیالۆگ و گفتوگۆ دروستەکە کە خۆشتان نەزانم هەموو کێشەیەکی دنیا و هەموو تێگەیشتن لە گۆشەیەکی تری دنیا بێگومان لە ڕێگەی دیالۆگەوە بێکە گروپە سوودی زۆری بە هەموو ماگەیاندووە یەکێ لە سوودەکانەوەی کە ناچاری کردوینە هەموو هەفتەیە کتێبێت بخوێنینەوە ینی تۆ گەری چیتر نەخوێنیتەوە ناچاری کتێبی گروپەکە لە ماوەی هەفتەیەکە بخوێنیتەوە و ڕەنگە سوودی تریشی زۆر بێ بەس بۆ ئێستارم بەرنامەیەم جارەمان پێشکەش کردن تاکو بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ